هاتیمە کابرێم لە چێن دەرامە هەر بە خەرەندێ ڕادیارە لە ڕەوانزێمە ئەمن و شێف هاتینە چێشتخانەی خۆمان لە ڕەوانزێ دانایە و کفتەی ڕەوانزیان دروست دەکەین. لە بازاری ڕەوانزێمە و هاتیمە ئەلێرانە کەرستەی کفتەی لە بۆ شێفی بکڕم ئەوجا ئەلێرانە دەبینم کەرستەی زۆر جوانی لێیە با بچین بزانین. سەلام عەلەیکم. وعەلەیکە سەلام کوی خارە باشی ئەحواڵت تەندروستی سەلامەت بی سپاس دەکەم سەلامەت بی هاتیمە کەرستەی کفتەم بدەی سرقم دەوێ تەماتەم دەوێ بەس هاشتی نوێ ئەوەی بەچاوە هەمووی نوێیە ئێمە ڕۆژێ لە ڕۆژەیە تەواوە پێ برێ بالۆت دانێ زۆر باشە وەڵا ئەگەر دەستکە سرقەکەم لە بۆ دانەی وەی بەچاوە بەس خارە لە بۆ کفتەی ڕەوانزیانمە ئێجا کفتەی ڕەوانزیە بخۆ بەناو بانگە ئەرێ وەڵا ئەجە دەبیوە چینگۆ خۆش دەرچی شێفەکەوە چیمە دەرناچ وەڵا دنیا بەوە چێمە دەرناچ باشە خارەوە ئەوە سرقەکە ئەوە سەر ئەوە وەڵاوە خلاص بوو ڕێواز خلاص ڕێواز وەڵا خلاص بوو بەس ئەو شتەی مایە بەخواوە بەس عیب نەبیتەوە کەیماوە ئەرێ وەڵا وەڵای دیکامل خلاص بوو بەس ئەوەندە ما ئەوەندە لێ دەبم ئەوەندە بە چەندی دەدێ ئەوەندە پێشکەشی تو بێ ئەوجا تەماتەشم دەوێت تەماتە چەند کیلۆ بێ وەڵی چیلۆیەک باشە ئەوجا لە بۆم خەناو جۆرکەی باشە ئەمیش ئەو سرقەی دەخەمەناو جۆرکەی پشتمان خەرەندی ڕەوانزەیە و هاتینە ئەلێرانە شێف کفتەی ڕەوانزیمان لۆ دروست دەکا شێف ئەو کەرستانە چن کە ئێستا لە بۆ کفتەی ڕەوانزی پێویستمانە ئەمن هەندێکم لە بۆ کڕی سرق تەماتە گۆشت بڕۆژ چیت کە تێ دەکەی سەرەتا دەست خۆش بلۆ کەرستەکان زۆر جوانە کەرستەکان پێویستمان ئەوڕۆ کفتەی ڕەوانزی دەکەین بە سڵقی زۆری کێ هەیە بەڵام ئەوڕۆ بە سڵقی دەکەن سڵقمان پێویستە لۆ مەرەگەکەشی پێویستمان بە تەماتەی شلە لۆ مەرەگەی دوای لە خەڵاتی دەدەین پێویستمان بە لیمۆ بەسراوی پێویستمان بە دۆشاوی تەماتە هەیە شێف ئەگەر بەتەنێت دۆشاوی تەماتی تێکەین دەبی تامی زۆر خۆش نابیتن ناین دەبی هەردوو چ تێکە بەڵێ تێکەڵیکەی تامی زۆر خۆش دەبیتن بروشەکەشم ئامادە کردێ بروشەکە ئاوی لێ دەدەی سعاتێک 2 ساعت پێشەوەی کاتوو دەتەوێت کفتەی دروستکەی دەبی زۆر باشە شێف پرسیارەکەم هەیە بەڵێ ئەتووەچی شێفە کە دەچی نمونە بڕوشی دەکڕی لۆی کفتەی دروست بکەی بەڵێ کو کفتەی کو بڕوشی لێک جیاواز دەکەوە لە بۆ کفتەی بڕوشی خراپ و بڕوشی باش بڕوشی باش ورترە لە بڕوشی خراپ بڕوشی خراپ زۆر درشتە کفتەکەت هەردەوەشێن بەڵام بڕوشی ورد هەڵناوەشێن بڕوشی ورد هەرناوەشێتەوە کفتەکە زۆر جوان ئێستاوەی لە بۆ مینای بەدڵتا زۆر جوان بوو دەست خۆش بەس پێم بڵێ چەند زۆر کفتەمان هەیە کفتە زۆری زۆرە زۆر باشە بەڵام لەو زۆرە کفتەی هەیە بە کودی زەردەی بە پاقڵی هەیە بە کودی دۆڵمەی هەیە ئەمە بەست ئەو کودێکە لە پێشەوە دامەڵێ بە کودی زەردەشەیە بەڵام کودی کفتە بە سڵقی خازی ڕەوانزەیە خاص ئەوە ئیڕەوانزەیە ئەوجا لێرانە سێوی دەبینم سێ و کفتە یعنی کو ئەو سێوە لۆم قەبیلات مەم قەبیلاتە لەگەڵ کفتەیدا دەدەنێ و لۆ قیمەکەمان جوان سۆر کردەوە پیازم کردە ناوێ لەگەڵ کشمیش و کەرەوزیش کەرەوزەکە لە پاژەوە کە قیمەکەمان تەواو بوو کەرەوزەکەی بە کەسکی دەخینە ناوێ وەبی ڕەنگەکەی خۆی لە دەست نەدە و تامەکەی خۆش دەکات ئەوجا دەرێن شێف کفتەش زۆر بەتامە ئیشاڵە لە ئاخری تامی کە بزانە شێف بەخۆ دەزانی ئەوڕۆ ئەمە لەناو جەرگەی ئەوەن کە کفتەیان بەناو بانگە لەناو جەرگەی ڕەوانزەی ئەوجا ئەوڕۆ میوانی ڕەوانزیشمان هەیە لە بۆ بەرە بانگ و لە خۆت ڕادەبینی کفتەچی ڕەوانزی فول ڕەوانزیوە چیوان دروستکەی بێگومان ئیشاڵە کفتەچی زۆر خۆش دەردەست یعنی لە خۆت دڵنیای کە بە دڵیان دەبێت بەڵێ بێگومان شێف بەڵێ کووە کفتەکان بەدڵتە دەست خۆش جوان
شێف کفتەکەی وابە من دەپێتەوە بە خۆشی سێوەکەی خاش دەکات مقەولات دروست دەکا مقبلاتەکەش حاضر میوانێکمان هەیە شێف مامۆستا گلێنەخان فەرموو ئەو میوانەمان کفتەمان لەگەڵ دەپێتەوە عەلەیکوم ئەسسەلام بەخێر بێ مامۆستا ئەحواڵت تەندروستیت مامۆستا کفتەکان دەستت ناز دەکەن ئەتو بە خۆت خەرچی ڕەوان دەزەی دەبی ئەو چەند بە جوانی لە کفتەی بزانی هەندێکیشم پێکە وەڵاهی ئەلحەمدوللا باشم و یەکەم جارش کە زەواجم کرد دروستم کرد لە مارێ چکە پیاوەکەم زۆر حەزی لە کفتەیە وەچی پیاوی دەشی زانی ڕواندز بە کفتەی بەناوبانگ هەر چاوی لێ بوو فێر بم گوتم بڕۆ بڕۆشی بکڕا پیرخەنی کڕی بوو یعنی کفتەکانم هەمووی دروست کرد تاو و بەس خسمە ناو مەرەگەکەی ویستم سفرەکەی ڕایەخم یەکسەر سەری منجەرم هەرداوە هیچ تێنەما بوو دیتت هەموو بوویتەوە هەوی قیمەکەشی دیارنەوە هیچ بەس چکە کەتنەکەی بەخۆی کرد بوو غەڵەتی لۆی ناوم دەگوڵ هیچ نەقەی ناوها دەخۆین ئەگەر ئێستاوە بە خۆت بە پیرخەنی دینا با لە جاتی بڕۆشی ئەرێ وەڵا بەس ئێستا ئەلحەمدوللا زۆر ئێستا شارەزای هەر زۆر یعنی گەورەترین مەرحەلەم ئەو بکە فێر بم کە فێری کفتێ کە دەست تەماشای دەستی داکمم دەکرد دەمگۆ دەبی ڕۆژێک دابێ ئەمنیش فێر بم ئەوها یعنی ئەو حەرەکانە دەستت یعنی ئەجەوە فێری منیش بکە مامۆستاوە کووە بەستەوەی من تەواوە ئەم باشە تەواوە زۆر چکە گرێ نەبی زۆر جوانتر دەبی ئەوکەی لێوارەکانی تەنێکبی و پڕ قیمەش بی کفتاتە پڕ قیمەبی خۆشترە زۆر باشە با لێکەم و دەست پێ بکەمەوە ئەو هەم لێ کرد خڕیلەکەی ئەوها دەبیان هەندێک دەستمان چەوە بکەین تەرکەی یان تارکەی زۆر بە پەنجە چی هەیە بە پەنجەی گەورەیان ئەوە ئەتوو ڕۆخەکانی تەنکە ئەو دەست کۆ لێ دەکەم مامۆستا وەڵی ئەمنەوەی وەڵی ئەوجا تەکنیکەکە لێرێ دەبیا دەی فێربی ئەوها هەز دەکەم فێر دەتوانی بەوەش هەیە بۆ چار پەنجەت ئەوها یعنی ئەوها بۆ چار پەنجەی وەڵاوە هەز دەکەم ئاسانترە ئەوە ئاسانترە قیمەی تێ دەکەی و لەگەی دەستت دەبی ڕۆخەکانی زۆر تەنێک بی باش بی یعنی بەشی ئەوەی زۆر ئەستور نەبی هەموو هەویربی تەمام خۆش نییە تام هەویری بدا زیاتر ئەدی نمونە لە هاوینان ڕەوان دەست چ خواردنەچی حەز لێ دەخواتن لە هاوینە وەڵە بەعام هەر وەچی ئەتیادی ئەتیادی چکە تەماتی خۆماری و بەرهەمی خۆماری زیاتر دروستەی باین زاناوە زیاتر برێ شتی خەفیف ڕاستەکرێت ڕاستە شتە جیاییەکە زۆر لە موسمە یعنی کە برێ بەهارە گژوجیای زۆر خۆش هەیە بزەبت یاردی و کنگر و وەڵا ئەوجا ئەشتانە ئێستا توکەیشێ ئەو مەرحەلەی ئەوە ئەتو بێرت بێرە بەرێ ئێرانە ئەوە ڕۆخانە تەنکەکە ئەوها بەرێ زۆر باشە تەنک دەکەی هەتا ئەوەی لێدێ یعنی هەموو لایەکانی وە چیەک لێ دێتەوە زۆر باشە ئەوها تەنک بوو ناوەندی شوێن بزەبت ئێستا ژوا کفتەکەمان سەبر حازر دەبین ئینشاءالله لە بەربانگی نزیک دەبینەوە ئیشەڵا لۆ بەربانگی کفتەی ڕەواندزی خۆش دەخۆین بەدەستی مامۆستا و بەدەستی شێفی دەبی چ دەرچی زۆر بەخێر بێن شێف دەستەکان خۆشبی دەست خۆش بێت شگلێنەخان ئێستا با ڕۆژەکەمان بشتێنین ئەی دەستت خۆشبی لەگەڵ ئەنگۆش لەگەڵ هەمووان خوا قبوڵی بکاتن ئینشەڵڵا ئەو جبابینە سەر مۆزوعی کفتەکان طبعاً ئەلێرانە دوو نەوع کفتە هەیە بە خۆتان دەزان سێ کەس کفتەکەی دروست کرد شێف ئەمن و گلێنەخان ئەمنی لێ دەرکەن چونکە وەستانیم ئەنگۆ وەستانە ئەتوو بە پێوەی شێفی ئەتوش بە پێوەی کە ژنەچی لە ڕەواندز کابانی ئێستا ئەمن دەڵێم سۆماخان کفتەی شێفی دیارە و کفتەی گلێنەخانی دیارە حەزم لێ هەردووچیان تامکەی بزانم وەچی یەکەن جیاوازیان چییە کفتەی ڕەواندزی دەبی وەچی شێفی بیان وەچی گلێنەخانی بی ئەوجە لە بوومان تێست بکە ئەتوش دەست ڕاکێشە بخۆ تامکە دەست پێکەن طبعا دەستی هەردووچ خۆش بێ هەم گلێنەخانی هەمیش شێفی هەمیشە من هەمیش ئەوجاوە
كفتي قلينا خاني ديارة كفتي رواندزيان تنكا ها وروحو كاين تنكا أول شيفي أستورترا أها وديارة يعني أول قلينا خاني تنكترا أول شيفي أستورة دبي تنك بيتر زور راستا دبي تنك بي دبي تنك بي روانزيان ئەمە تنك لە هەولێر کفتەیەها بە گەورەی ڕازەکە بەتەنکی ناکەن ئەمە بەتەنکی ناکەین لە هەولێرێ بە گەورەی دروست دەکەین نمونە دەتاین دوو کفتەی بخۆین ڕاست تێربووی زوو تێدەی بەس ئین ڕەواندزیان کۆ نمونە لەبەرەوەی زۆر ئەرێواڵە ئەجا ئیمن و بالضبط ئیمن و ئیگلێنەخانی کفتەکانمان ینی زۆر لێکتری نزیک بوو يعني هابزانة مش كابانة ئەجا بەسە تام بکەین طبعا پێکاتەکەی بیبەر و خێوەشتانە هەمووی شێفە زين كل شيف ئەوە چیە شێف بەڕاستی دەستخۆش زۆر بەتامە چکە ئەم دەستم لەگە قیمەکە و چکە شێوازی قیمە و دروستکردنی هەویلەکەشی زۆر زەڕورە ڕاستە یعنی ئەگەر قیمەکەی خۆش نەبوو کفتەکە هیچ تامەچی نادا یعنی ئاساسیەکە قیمەیە ڕاستە هەندێک تامی لێ بێت عافێتتان بێ عافێتتان بێ ڕەبی